خاڵێکی تر کە زۆر گرنگ و موهیمە ئەویش ئەوەیە کە بەداخەوە هۆکاری داراییش زۆر جار هۆکارە کە پێم خۆشە دوایی خۆتانەوە شایەتێن بۆ بدەن. هەستەکەی دایک و باوک وەکو پێویست داراییت بۆ دابین ناکات. هەستەکەی خوشک و براوک و پێویست هاوکارت نییە. هەستەکەی زۆر جار کامە حکوومەت لی بەرپرسە بەڕاستی کە لەم ماوەشا ڤیددیۆیەک بڵاو بۆ ئەم واقعە دەسەرمێنێ منداڵە دەسە کاتە گیرفانی خۆیان کوردواری قسەی کێڵە فەتەڕۆیەتی ینی دینارێکی تێدا نییە. وەکو پێویست ناتوانێت بڕۆ لە حانوتەکە شتێک بخوا. وەکو پێویست ناتوانێت بۆ برادەرەکانی کەم تا زۆر میوەیەک بخوا شتێک بخوا تەرتیباتێ شتێ بکڕێت جلو و بەرگێک وەکو پێویست بکڕێ. بۆیە کوڕەکە یان کچەکە بیلەوە دەکاتەوە لە ماڵی خۆما دانیشتم و سەری خۆم کەسکەم گەرێ لەوە باشترە. یاخود کوڕە جوانەکان من بە تایبەتی ئێمە ئەوەی کە وازدێنی ناڵین هەندێکیانەیە شێرانە و مەردانە لەو جۆرە کەسن کە دڵسۆزی دایک و باوکێتی. لەو جۆرە کەسەیە کە بەداخەوە دوای ئەوەی کە دایک و باوکی شان شل دەکەن و کە ماڵیان بۆ بەڕێوە نابرێ کە نەک نمونەیەک بەڕێزان دەسەڵاتداران بینەرە بەڕێزەکان دەیان نمونەی وام لەلایە دوایەوەی کە ئەزانێ باوکی تووشی جەڵدە بۆ شان دەرداتە بەری ماڵ و خێزان. دوای ئەبینێ باوکی مردووە شان دەداتە بەر بۆ نمونە کار و کاسبی ماڵەوە. دوای هەست دەکات کە مەسرفی ماڵەوە دەری نایەنێت کە من نمونەی وام لەلایە پێم وایە بۆ دنیا و قیامەت سەری بەرزە. ئەڵێ دوکتۆر سەیرم کرد خوشک و براکانم بەعام لە من زیرەکترن. باوکشمان بۆ نەجەڵدە دەیدا و کار و کاسبی ناکرێت. وتم کچەکان کوڕەکان ئێوە شان بدەن بە خوێندن براگەورەتان دەبێت بە تەسحێ بۆیان. کە لێرەوە دەستخۆشیم بۆ کەسە هێ ناوی نایەنم لەوە چ خۆی پێ ناخۆش بێ ئەگەر نایستا هەندێک لە براکانی دکتۆرن هەندێکی خوشکەکانی مهندسن پێم وایە یەکێکیان پارێزەرە یەکێکی تریان مامۆستایە لە کەرتی تایبەت دەوام دەکات کە ئەم براگەورەیان بەڕاستی بوو بە تەسحێ بۆیان کەمە بەڕاستی ئەو پەڕی شانازیە بۆ ئەم کوڕا دەبوو حکوومەت خاوەنی و هەڵوێز بووە بۆ ئەم جۆرە کەسە کوڕێک کە کوڕە گەورەی ماڵە بتوانێت شان بداتە بەر خێزان و خانوادە بڵێ باوک نەما کچەکان کوڕەکان ئێوە هیممەت بکەن بخوێنن براگەورەتان پشتان دەگرێت و ئەوەنی من شایەتی بۆ دەدەم حتا تەمەنێکی زۆر درەنگ پێم وایە 30 ساڵ ژن و ماڵ و عایلەی دروست نەکرد هەتا خوشک و براکانی گیانە شوێنی خۆیان گیانە منزڵی خۆیان گیانە نانی خۆیان اینجاوتی دەینجایەوە بۆ خۆتان هێواشەوە دەستکەن بە ژیان و گوزرانی خۆیان اینجا ئەو دەستی کرد بە خێزان و خانوادە دروستکردن بۆ خۆی کابمەش بۆ خۆی هەڵوێستێکی زۆر جوان و نایەبە کە ئومێد دەکەم لە هەموو کەسێک هاوێ. بۆیە بەشێکی تری بەداخەوە بینەری بەڕێزم بیسەری بەڕێزم و گەنجە جوانەکان کە ئومێد دەکەم ئێوە وانە بێت بەڵام بەشێکی زۆر جار پەیوەندی بە داراییەوە ینی دارایەکە وەکو پێویست نییە وەکو پێویست نەتوانیوە کەم تا زۆر ئەم دارای بکە. بەشێکی تریان بەداخەوە کە دەسەڵاتداران دەبێ ئاگادار بن و ئەمە ژمارەمان لەلایە دۆکیومنتمان لەلایە ئەویش بریتێ لە هاتوچۆ ینی تەلەبەیە کە بووە قۆناغی ئامادەی لێکێ لە لادەکانی منتیقەی سەنگاو دایک و باوک ناتوانن هۆکاری گواستنەوەی بوو گوازنەوەی بچێ بۆ سەنگاو بۆ ئامادەی وازی لە خوێندنێنەوە. لە هەندێک لادەکانی شارباژێڕە لادێکەی خۆیان بۆ نمونە مەسەرەن ئامادەی تێدا نییە دەبێت بێت بۆ ماوەت یان دەبێت بێت بۆ عربەت یان دەبێت بێت بۆ نمسن بۆ هەڵەبجە یان دەبێت بۆ تەوێڵە و بیارە بێت کاتە نەیتوانی و هاتوچۆ بکە دایک و باوکش نەیتوانی و ساری بۆ دابینکە نەیتوانی و تەکسی بۆ دابینکە کاتە ئەمەش بەشێکی تری هۆکارەکانی وازێنانەکە لە داهاتووە کێ باجەکەی داتەوە ئەو گەنجە جوانە ئەو کچە باجەکەی دەداتەوە ئەو کوڕە باجەکەی داتەوە. ئەزانم ئەمە دەبوو حکوومەت پاسێکیان بۆ دابینکە دەبوو حکوومەت و هۆکاری گواستنەوەی بۆ دابینکە دەبوو حکوومەت بیری لەوە بکرداتەوە بۆ نمسن لە چەمچەماڵ داخلیەک هەبوایە بۆ ئەو کچ و کوڕانی کە لە چواردەوری چەمچەماڵە ناتوانن ئامادەی بخوێنن و لە لادێکی خۆیان ئامادەی نییە داخلیەک بۆ کچان داخلیەک بۆ کوڕان حکوومەت سەرپەرشتی بکردایە بە جوانی بۆ مەزبوطی و دایک و باوکش دڵتامین بووە لە کچەکەی خۆی لە کوڕەکەی خۆی کە شوێنێکی شیاوی هەیە و کچەکەی تووشی غەڵەت نابێت کوڕەکەی تووشی غەڵەت نابێت و تووشی هەڵە نابێت و هەتاوەکو ئامادەی تەواکات ئەو وەختە ئەچووە زانکۆ و پەیمانگا وەکو هەموو ئەو خەڵکانی تر کە ئێوەش هەستان لێ دەچووە زانکۆ دەچووە پەیمانگا لە زانکۆ پەیمانگای داخلی هەیە و خوێندنێکی خۆی بە جوانی بە مەزبوطی تەواو دەکات.